من ناوم هاژە حەسەنە دەرچی کۆلێژ کشت و کاڵیم وەکو ئەندازیارێکی کشت و کاڵی هەستاوم بە کردنەوەی ئەو کارگەی بچووکە و زیاتر خزمەتکردن بە کەرتی کشت و کاڵی لە کارگەکەشماندا هەستاین بە چارەسەرکردنی کێشەیەکی کشت و کاڵی کە برا جوتیارەکان ڕاستەوخۆ پاشماوانە بەرهەمدێنن پاشماوەی پەلەوەری دەواجینەکان بەکاردەهێنن بۆ زەوی کشت و کاڵەکانیان وەک سەماد قەڵکی لێوەدەگرن بەڵام ئەوەش کێشەی تەندروستی بۆ ژینگەوی بۆ خاک و بۆ بەرهەمە کشت و کاڵەکان هەیە لەبەرەوە ڕاستەخۆ بەکارهێنانە کاریگەری ئەو مادە خراپانەی نە ئەو پاشماوەیە بە زەویەکاندا بڵاو دەبێتەوە ئێمە وەکو ئەو کارگەیە هەستاین ئەو پاشماوەیە چارەسەر بکەین وەکو سەمادێکی ئەندامی تەواو سروشتی و سەد پشتی پێ دەبەستین و بەرهەمی دەهێنین بۆ کەرتی کشت و کاڵی و لایەنی سودمەندیش لەو سەمادانە کە ئێمە دوو جۆر سەمادمان هەیە بایۆچاری شێل کە لە دەبەی بستیتریدا و هەروەها لە جۆری یەکەم جۆری دووهەم بەرهەم دەهێنین کە بەو شێوەیە شوا دەکات لە کارگەکەماندا ڕێژەی پاشماوە سفر بێت و هەروەها براجدارەکان دەتوانن 100% پشتی پێ بەستن و جێگرەوەی سەمادی کیمیایی سپیە. من وەکو خۆم یعنی ئاستەنگیم کەمتر بۆ لە چاو خانمانی تردا لە برەوەی پشتیوانی سەرەکی من بام بووە لە کارەکانمدا بە پشتیوانی ئەو توانیمە هەموو ئاستەنگەکان ببڕمە و بگەمە و ئاستەی ئێستا کە بتوانم پرۆژەیەکی بچووکم هەبێت و کارگەیەکی بچووکمان هەبێ و خزمەت بە کۆمەلگا بکەین و زیاتر کەرتی کشت و کاڵیش. من وەکو ئەندازیارێکی کشت و کاڵی هەم بۆ خۆم هەم بۆ خێزانەکەم توانیمە هەلی کار دابین بکەم کە هەلی کاری ڕاستەوخۆ 4 کەسە بە خێزانی کاری تێدا دەکەین و هەروەها توانیمانە سوودمان بۆ خۆشمان هەبێت و بۆ لایانی بەکارهێنەریش هەبێ کە جوتیارە وەڕێزەکانن ئەوانش توانیمانە سوودێکی زۆر باش لە بەرهەمەکانمان ببین و بە بەکارهێنانی ئەو سەمادانە بتوانن تەواو بەرهەمێکی سروشتی بەرهەم بهێن و بێزیان بێت و لە ڕووی تەندروستیەوە زۆر گونجاو بێت و خەڵک بتوانێت بەبێ هیچ ترسێک بەکاری بهێنێت. من وەکو کتێک توانیمە ئیشێک بکەم بە پشتیوانی بابم بەڵام پەیامم بۆ هەموو خانمان ئەوەیە کە تەنها بەردەوامی دەتوانێت بیانگەیەنێ بە ئامانج لە برەوەی منیش دوای تێپەڕینی چەند ساڵێک لە کارکردن توانیمە بکەم بۆ ئەو ڕۆژەی ئێستا تەنها گرنگ و هەدەف ئامانج ئەوەیە بەردەوام بن لەسەر پلانەکانیان سوور بن ئامانجەکانیان لەبەرەوەی ئەوە کاریگەری ڕاستەوخۆی هەیە تەنها پشت ببەستن بە ڕای خێزانەکانیشیان بەڕاستی لەبەرەوەی تەنها ڕای خێزان دەتوانێت پشتیوانی سەرەکی تۆ بێ لە کارەکانتدا قسەکردن تەنها بۆ خێزانەکەت و گرنگ و زیاتر بە یاغدارکردنی ئیشەکانتان پێویستە بە خێزانەکانەوە لەبەرەوەی ئەگەر پشتیوانی سەرەکی یەکەم خێزان بێ دڵنیا بە کۆمەڵگەش پشتیوانی سەرەکی دەبێت. پەیامم بۆ ئەو کسانەی کە دەرچی کشت و کاڵن ئەگەر بە کەمترین کارکردنیش بێ کە پەروەردەکردنی چەند گوڵێکیش بێ لە ئینجانەدا دەتوانن لە ماڵەوە دەست پێ بکەن لە کارکردن لە ماڵێدا دواتر وردە دەتوانن بیرۆکەکانیان فراوان بکەن و بەرەو پێشەوە بەرن و بتوان بیکەن بە پرۆژەیەکی بچووکیان مامناوەندی دەتوانن زیاتر و زیاتر سەرکەوتوو بن و تەنها کارکردنی بەردەوام و بەردەوامی دەتوانێت بتانگەێنێ بە ئامانج. بۆ جاری دووەم هەستاوین بە توێژینەوە لەسەر باچاری سائیل کە لە دەبەکەیدا هەستاوین بە توێژینەوەی لەسەر گەنم جۆری یەکەم کۆنتڕۆڵە جۆری دووهەم ڕقەمیەکە کە 1 جار سەماد دەکرێت جۆری دووهەم 2 جار سەماد دەکرێت جۆری سێهەمیش 3 جار سەماد دەکرێت و هەروەها بۆ هەر دۆنمێکیش 50 لیتر لە سەمادەکە بۆ 400 لیتر ئاوە کە دەخرێتە سەر تانکێکی قڕکەری تراکتۆرەوە دەڕشێنرێت کە بەشی 1 دۆنم دەکات دەتوانرێت کەڵکی لێوە بکرێت و جێگرەوەی سەمادی سپی دابوو NPK-ە کە دەتوانێت بەرهەمێکی پڕبشتر و هەروەها بە سووتر و بە کواڵیتێکی بەرزتر بتوانین گەنم بەرهەم بهێنین.